بەناوی خوای گەورە و میهرەبان. ئیسلام خوازانی ڕێگای دادپەروەری دەنگ دەران و جەماوەری بە شەرەفی کوردستان. السلام علیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتو. من ئیحسان یاسین زەڵمی کوڕی شەهیدی زیندە بە چاڵکراو یاسین محەممەد ئەمین زەڵمی کاندیدی ژمارە 14 لە پارێزگای سلێمانی لە لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری کوردستان. سەربەرزم بەوەی کە لێرەوە پێتان ڕابگەێنم کۆمەڵی دادگەری کوردستان شەرەفمەندی کردوم کاندیدی لیستی ئیسلام خوازانی کوردستان بم. بۆیەش بەو پەڕی توانا و خەبات و تێکۆشان و زانستەکەم کە بڕوانامەی ماستەرم هەیە لە بەڕێوەبردن و کارگێڕی خزمەتی پەیامی پیرۆزی ئیسلام و گەلەکەم بکەم. پەیمان بەخوای گەورە و پاشان بەگەلی کوردی موسڵمانەدەم ئەگەر شەرەفی ئەندامەتی پەرلەمانی کوردستانم پێبەخشرا بەو پەڕی تواناوە ماندوو نەناسانە خەبات بکەم بۆ ئەو مافە ئیسلامیانەی کە پێناسەمان دەکەن و سەربەرزی بۆ گەلی کوردی موسڵمان دەبەخشن.